گۆڕینی سیستەمی کۆنی بەکارهێنانی کاغەزدا کاروباری حکوومەت بۆ حکومڕانی ئەلکترۆنی نوێ با مەبەستی پێشکەشکردنی خزمەتگوزاری با کوالێتی بەرز بە هاوڵاتیان یەکێک بووە لە کارە لە پێشینەکانی حکوومەت هێرێم با سەرپەرشتی ڕاستەوخۆی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیران کە ئامانج لە مەنگاوەش باشترکردنی کارجێڕی و بەڕێوەبردننی کارەکان بووە لە دەستگا و دامەزراوەکانی حکوومەتدا. لەم کابینەیە چەند پرۆژەیەکی گەورە لە بواری حکوومەتی ئەلکترۆنیا کرا بۆ نمونە لەوانە کە سیستمی بایۆمەتری بۆ هەموو فەرمانبەران جێبەجێ کرا و هەروەها پۆرتاڵی خزمەت کرایەوە لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە کە وا لە بێزگەرەوەش هەندێک کاری لابەلای لەلایەن وەزارەتەکانەوە بۆ مەبەستی ئەلکترۆنیکردنی کارەکانە ئەنجام درراوە. بێگومان سەرجەمی ئەو کارانە خزمەتی زۆری بە هاوڵاتیان گەیاندوێ هەندەی ئێمە ئاگادارین بۆ نمونە پۆرتاڵی خزمەت کە پۆرتاڵێکە هاوڵاتیان لە ڕێگەی ئەتوانن پێشەوەی بڕۆن بۆ فەرمانگەیەک پێشەوەی بڕۆن بۆ کارێک لە کارەکانی حکوومەت ئەتوانن سەردانی بکەن بزان پێداویستەکانی چییە و کارەکە لەکوێ ئەنجام ئەدرێت چۆن ئەنجام ئەدرێ کە ئەوەی ئێمە ئاگادارین بەڕاستی سوودی زۆری لێبینراوە. حکوومەتی ئەلکترۆنی یەکێکە لە وانگاوە گرنگانەی لەو ڕێگەیەوە خزمەتێکی زۆر بە هاوڵاتیان و خودی حکوومەتیش دەکات چونکە بە تێچوێکی کەمتر کاری هاوڵاتیان زووتر ڕایی دەکات و بە شێوەیەکی بەرچاویش ڕۆتین کەم دەکاتەوە. پۆرتاڵی خزمەت لە چوارچەوەی ئەو پرۆژەیە دەکە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نزیکردنەوەی ڕێگاکانی بینی هاوڵاتی و بینی ئەو خزمەتانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی دەکرێت لە چوارچەوەی حکوومەتی ئەلکترۆنیدا. ئێمە وەکو وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراون لەو پۆرتاڵەدا کە سوکاری سەربەرزی شەهیدان دەتوانن سەرجەم ئەو ڕێنمایی و سەرجەم ئەو خزمەتگوزاریانەی کە لە چوارچەوەی ماف و ئیمتیازاتی کە سوکاری سەربەرزی شەهیدان پێشکەشیان دەکرێت دەستەبەری بکەن. لە چوارچەوەی حکوومەتی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان هەریەک لە پرۆژەی سیستەمی ئەلکترۆنی بایۆمەتری تۆماری موچەخۆران و پرۆژەی پۆرتاڵی خزمەت لە لایەن قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانەوە جێبەجێکران بە مەنگاوەش خەرجیەکی زۆر بۆ خەزێنەی حکوومەت گەڕایەوە و ڕۆتینیش بە شێوەیەکی زۆر لە دەستگا و دامەزراوەکان حکوومەتدا کەم کرایەوە. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.